بۆ ئەم ساڵیش فستیڤاڵی ساڵانە لە نێوکارگەی کللتور لە شاری سلێمانی بەردەوامی هەیە. بێگومان ئەم فستیڤاڵە بەپێی وەرزەکان بەردەوامی هەیە، هەم فستیڤاڵی وەرزی زستان، هەم فستیڤاڵی پاییز، بەهار، بەپێی وەرزەکان فستیڤاڵی ساڵانە لە نێو کارگەی کللتور بەردەوامی هەیە. بۆیە بۆ ئەم ساڵیش لە وەرزی بەهارە فستیڤاڵی بەهار بە ئامادەبوونی چەندین بەرهەمی ناوخۆی و کاڵای ناوخۆیی و لە هەمان کاتە کاڵاکانی وڵاتانی دەریشەوە وڵاتانی دراوسێ لێرە بەشدارن. جا لە دەستپێکە ئەمەوێ بچمە لای دوو هاوسەری زۆر ئازیز کە بۆ یەکەم جارە بەشداریان کردووە لە فستیڤاڵی بەهار و دوایش ئاماژە بۆکەین کە فستیڤاڵەکە سەرپەرشیاری فستیڤاڵەکە ئاماژە بۆ کاکە کێ تیا بەشدارە و چەند براندیش بەشداریان تیا کردووە. ئەم دوو هاوسەر خۆشەویستە با بینەوە سەر بابەتەکە. ئەم دوو هاوسەرە بۆ یەکەم جارە بەشداریان کردووە لە فستیڤاڵی بەهارە بە بابەتێکی زۆر گرنگ. ئەمە بۆ خاتوونەکان زۆر تایبەتمەندی هەیە. دوایش لە زاری خۆیان ئاماژی پێەکەین کە هەمیشە گرنگی ئێن بە پێستیان خانمان، یعنی بە خۆشمە زۆر گرنگین بە پێستمان بە قژمان، بۆیە بەرهەمێکی زۆر تایبەتیان دروست کردووە کە ئەویش زەیتی مارە کە ئەبینن ئەوە بەدەست ئەم هاوکارەمەوە مارە ڕەشمارە بەدەستێوێتی و ساڵانی زۆرە بە خێوی کردووە. بابزانی چۆن بەشداریان کردووە لەم فستیڤاڵەیە. سڵاو چۆنە؟ بەخێر بێن سەرچاو یاخوا بەخێر بێن. پێم بڵێ ئەمە بۆ یەکەم جارە بەشداریتان کردووە لە فستیڤاڵی بەهارە، چۆن بیرتان کردەوە بەشدار بن؟ باسی بەرهەمەکەی خۆشتانم بۆ بکە. وڵا سپاس بەخوا بەرهەمەکەمان ئەوەی بردوێتی ئیسفادەی لێ کردووە، ئیسفادەیەکی زۆری بە خانمان گەیاندووە. بەرهەمەکەتان چییە سەرەتا پێم بڵێ بۆ ئاشنابوونی بینەرانی خۆشەویست؟ بەرهەمەکەمان زەیتی مارە، خۆمان مارەکان بەخێوەکەین بۆی لە کاژێکی خاوێن زەیتەکە دروستکەین و ئیسفادەی هەبێ بۆ خانمان. و زەیتی مار دروست دەکەین لە کاژێکی خاوێنی مارکە خۆمان بەخێوانەکەین بۆی ئەو کاژە میکرۆباوی نەبێیان پاژماوەی ئاژەڵی تر بەسەریانە ڕۆن. خۆمان مارەکان بەخێوەکەین و کاژەکانی هەڵەگرینەوە زەیتی لە دروست دەکەین. من ئاوا هەر ئاوا دوور بە دوور وەستاوم لە هاتوومەتە ناوستان دەکەشتانەوە، بەڵامی تر دوور بە دووری شار کەمێک سامی هەیە وایە کە سەرەتا کا بۆ نمونە دەستان کرد بە بەخێوکردنی ئەم ڕەشمارانە قورس نەبوو؟ بەڵێ سەرەتا قورس بووم، خۆم لیانە ترسام زۆریش، بەڵام بە ماوەیەکی کەم ڕاهاتم لەگەڵێن خۆشم ویستم. بینە لای ئەم بەڕێزەش هاوڕێ سلااو لێ بێت. پێم بڵێ پێش دەستپێکی پرۆگرام ئاماژت بۆ کرد ماوەیەکی زۆرە سەرقاڵی بەخێوکردنی ماری و بە تایبەتی ڕەشماریش. پێم بڵێ چۆن بیرت کردەوە لەوەی کە ئەم بەرهەمانە ئەم بەرهەمە سروشتیانە بە تایبەت زەیتی مار بەرهەم بێنە؟ بەخێر بێن. ئێمە وەکو دو هاوسەر یەکەم جارمانە بەشداریەم فستیڤاڵەکەین لە خەزای دوکانەوە هاتوین. زۆر سپاس. زیاتر لە 4 ساڵی ئێمە مارەکان بەخێوەکەین، ئێستا نزیکی 30 ژمارمانەیە لە زۆری ڕەژمار. زیاتر ئێمە سەرەتا وەکو حەز و خولای خۆمان مارمان بەخێوە کرد، دواتر هەوڵماندا کە سوودمان هەبێ بۆ خەڵکیش و بۆ خۆشمان کە زەیتی مار بەرهەم بێنین. زەیتی مار ئێستا ئێمە تاکە کەسین کە وەکو یەکەم کەس دروستمان کردووە کە سوودێکی زۆری هەیە بۆ کێشەکانی هەڵوەرینی قش و بۆ پڕکردنی ڕیشی گەنجان. ترسیانی ئەم مارانەی من سەرجەمیان بێژەهرن، یعنی هیچیان زەرەریان نییە بۆ ئینسان. ئەگەر گازیش بگرن تەنها وردەکوونیەکەکەن و بە حەڵ خوێنی لێ، یعنی هیچ زەرە و زیانێکی نییە، تەنانەت هیچ زەرەدێکی نییە و هیچ جارێکی نییە. پێم بڵێ ئەم زەیتانە قۆناغەکانی دروستکردنی چۆنیە بۆ بەرچاوڕۆنی بینەرانی خۆشەویست کە ئەمە چەند ڕۆژێکە ئەم فستیڤاڵە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستە دەرگای واڵایە بۆی هاوڵاتیانی خۆشەویستیش بتوانن لە نزیکەوە سوود وەرگرن لەم بەرهەمە سروشتیانە. لەبەرەوەی تاوکو بەرهەمەکان سروشتی بێت ئێمە توانین زیاتر سوود لە بەرهەمی ناوخۆی خۆمان وەرگرین. پێم بڵێ سەرەتای دەستپێکی دروستکردنی زەیتی مار چۆنیە؟ سەرەتا کە مارەکە کاژەکە فڕێدا ئێمە بەم شێوازە کاژەکان هەڵەگرینەوە، ئەبێم کاژەکە تازە بێ نابێ کۆم بێ و ئێمە بۆی مارەکان خۆمان بەخێوانەکەین و کاژەکانی خۆمانیان بەکاردێنین بۆی ئاژەڵوشتی تر بەسەریانە ڕێژپێ و پیس نەبێ و هیچ ڤایرۆسێکی سروشتی بەرنەکەوت بێ. دوایەوە ئێمە سەرەتا هەوایەکی کەمیان لێ ئەدەین لە ئەمانە لە کاژەکان ئاشکێنینەوە، دوایەوە 3 جار ور دەکرێت ئەبێ بە تاواتی بەهاردرێ، پاشان بە چەند مەرحەلە کاتی ئەپەڕێکە یەکێکیان ئەمەیە مەرحەلەی پێش ئاخیرە 20 ڕۆژ ئەبێ لە ناو
قوڕا بێت کەفەرێکی قوڕی بۆ ئەکرێ بۆی بە ئەو شێوازە ڕوتوبەتەی خۆی کە تایبەتە بە خۆمان کە دۆزیمانێتەوە هەڵبەتە ئێمە 2 ساڵ هەوڵماندا تاوکۆم زەیتەمان دروست کرد و لایانی پەیوەندیدار ئاگادارە و هیچ کێشەیەکی یاسایی نییە دوای ئەم بڕگەیەکی تریشە 20 ڕۆژ ئەبێ لە ژێر خاکا بێت کە چل شەوەکەی تەواو کرد ئەنجا بێتە ئەم زەیتە و ئەکەینە بازاڕەوە. ئێستا ئەمە بۆ ماوەی 20 ڕۆژ وا بوو 20 ڕۆژی ژێرگڵەکە یعنی 40 ڕۆژ ئەمێنێتەوە بەڵێ ئەمە نمونەی ئەو زەیتەیە کە لە دوای 40 ڕۆژ لێرە وەکو نمونەیەکی زیندوو داساناوە بۆی خۆشەویستان خانمانی خۆشەویست هاوڵاتیانی خۆشەویست ئەگەر کێشەی بۆ ڕوتانەوەی قژش کاریگەری بەڵێ لە ماوەی هەفتەیەکە هەڵوەرینی قژ بە تەواتی ڕائاگرێ هیچ موادێکی کیماییمان تێ نەکردەوە بۆی هیچ زەرەدێکی نەبێ بە تەواتی بە سروشتی بە ئەسڵی دروستمان کردووە و بۆی خەڵک سوودی لێ ببینێت. کەواتە پێم وایە بە پیاوانیش کێشی ڕوتانەوەی قژیانەیە ئەتوانن سوودمن بن لە تەواوی ئەم زەیتانە خانمانی خۆشەویستیش بۆ ڕەونەقداری قژیان و بۆ گەشەی قژیان زەیتی مار پێم وا بێت کاریگەریکی زۆر باشیە. لەو کاتی کە بۆ نمونە فستیڤالەکە دەرگای واڵایە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستە هاوڵاتیان تا چەندە حەزیان بەکڕینی ئەم جۆرە بەرهەمانە بوو. هاوڵاتیان هەمویان هەستەکەن کە پێویستیان پێێتی بەڵام لەگەڵ نرخەکەی کێشانەیە ئێمەش بۆیان ڕوونەکەین ئۆڵین لە بازار ڕاستە هەیە بە هەرزانتر بەڵام ئەو کوالێتێ نییە یعنی ئەوە نیە من هەر بڵەمی خۆمە وایە بەس خوانە توانم پرسیارکەن ئەو زەیتێکە لە دەرەوەدێ موادی کیمیایی تایە یعنی ئەگەر سوودی شێ بە سوودەکەی کاتیە بەڵام لەخوا بە زیادبەوەی ئێمە یعنی پرسیارم لەوانە کردووە کە پێشتر زۆر کۆن پێمدا بوون خزمەکانی خۆمانتومە هەڵوەرینتان دەستی پێ کردوێتەوە و توانە هێشتا هەڵوەریمان دەستی پێ نەکردوێتەوە واتە سوودەکەی یەکجاری و کێشەکە بە تەواتی بنە بڕکات. نرخەکەی چۆنە بۆ بەرچاوڕۆنی بینەران ئایا ئەمە سەرەتای دەستپێکی بەرهەمەکانتانە لێرەوە نرخەکەی گرانە دوجار نرخەکان هەرزانە بێ بۆی هاوڵاتیان ئەگەداری ئەوەش بن ئەفو بە پێچوانەوە ئێمە سەرەتا بە هەرزان فرۆشمان سەرەتا بە 20,000 ئەمان فرۆش بۆی تۆزە شتەکە بناسرێت دو ئەوەی کە سوپاس بۆخوا ئێستا بڕێک ناسراوە بای خۆی ئێستا من نرخەکەمان بە 27,000 جێگیر کردووە بە شایستی و نرخەیە زانین چکە بە جدی ئیسپادەیەکی زۆری هەیە ئێستا ئەمام شوشانە 6 میلیمترایە بەشی نزیک 12 بۆ 15 ڕۆژەکە بۆ قژی خانمان بۆ ڕیشی گەنجان بەشی نزیکی 25 ڕۆژیەکات و سوودی لێ بینێت. بە کورتی پێم بڵێ شێوازی بەکارهێنانەکەشی لە بەرەوەی ئەو خۆتان زەیتەکانتان دروست کرد و بەرهەمتان هێناوە بۆی خانمان ڕاستەوخۆ بەو شێوازە بەکاری بێنن نەک بۆ نمونە هەندێک کات خاوەن بەرهەمەکە بە شێوازێک پێڵێ و بە شێوازێکی تر بەکارێنێ بۆی بتوانێت سوودی لێوەرگێ. بڵێ ئێمە کاتی ڕێنماییمان داناوە بۆ خانمان و بەڵێ ئێمە کاتی ڕێنماییمان داناوە بۆ خانمان و بۆ پیاوانیش بۆ ڕیشان هەموویمان جیا کردوێتەوە بۆ خانمان ئەبێ سەرەتا دەستێکی تر بە قژیا بێنێ بۆی زۆر وشک نەبێ دوایەوە کەمێک لە زەیتەکە کەمێک لە زەیتەکە ئەکاتە بێخی خژیەوە بۆی بەڵێ بەم شێوازە کەمێک لە زەیتەکە ئەمە با بڵێن حساب فەرمو بەم شێوازە با بڵێن پێستی سەرە 10 دقە مەساجی پێکا بەس پێستی سەرەکەی بێخی سەرەکەی 10 دقە مەساجی پێکەوە گەمینم زەیتە ڕێک یەک دڵۆپە بەسەر هەموو پێستەکە دابەشە بێت یعنی بە تەواوەتی چێتە ناو پێستەکەەوە دوای کە 10 دقە مەساجی بێگر بە بێخی سەرەکەی کەمێکیش لەسەر تاڵەکانی پرچیەدات ئەمە بۆ خانمان و بەیانی کە هەستا یعنی دوای 6 ساعت بۆ 7 ساعت کە لە خەو هەستا ئەیشواتەوە طبعا بێ بە شەو بەکاربێ نابێت تیشکی خۆر زۆر لێبا بە ڕۆژ بەکاربێ ئێستا لە شوشە کێشەی نیە زۆر و ناکیش لێبە بەڵام لە کاتی بەکارێنانە نابێ خۆر لێبات بەڵێ بۆ پیاوانیش سەرەتا ڕیشان ئەشۆن دوایەوە زەیتەکە بە هەمان شێو لە ڕیشانەدەن و 10 دقە جوان 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 مەساجی پێکەن و بە هەمان شێو کە بەیانی لە خۆستان دووبارە ئیشوەرنەوە لە هەفتەکەی چەند جار بەکاری بێن ئێمە هەفتەی یەکەم ڕێنمایی تایبەتمانداناوە کە هەموو شەوەکە بەکار بێگەر زۆر نەیتوانی بۆی داوامکارەوە ئەتوانێت لە هەفتەکە 5 ڕۆژ بەکاری بێت 5 شەو بەکاری بێنێ ئیتر دوایەوە نەتیجەکەمان پێڵێتەوە ئەگەر زانیمان زۆر فەرقی کردووە بۆی کەمەکەینەوە وردە ئەگەر زانیمان هێشتا کەمێکی ماوە بەردەوامە بێتەوە لەسەر هەموو شەوەکە دوایەوە بۆ یەکەین بە شەو ناشە وردە تا پێویستی نامێنێ کەمتر لە مانگێکی شەڵە دەستان خۆش بە ئێوەکو دوو هاوسەر کە توانیوتانە ئەم بەرهەمە لە کوردستانە هەم دروستی بکەن هەم بەرهەمی بێن و مەجێگەی خۆشحاڵێ دوو گەنج توانیوانە ئەو کارە گرنگی پێبن زۆر بە کورتی پێم بڵێ بۆی بۆ بەرچاوڕۆنی خۆشەویستان لەکوێ ئەم بەرهەمانەتان دەستەکەوێت لە دوای فستیڤالەکە بۆی ئەگەر هاوڵاتێک ویستی پەیوەندیتان پێوە بکات زۆر سپاس ئێمە خۆمان لە قەزای دوکان لێ ئۆفیسمان هەیە و گەیاندنیشمان هەیە بۆ شارەکان
بڕیگانەکە شەر 5,000 بۆ هەموو شارەکان واتە بە شێوازێکی ئاسان ئەگاتە دەستی هەموو کەس لە کوردستان. ئێوە ژمارە تەلەفۆنتاندانە و هاوڵاتیان دەتوان پەیوەندیتان پێ بکەن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، دەستان خۆش بێت بە هیوای بەردەوامیتان. بەڵێ خۆشەویستان، بۆیە ماوەیەکی زۆر لێرە ماینەوە لەبەر ئەوەیە ما یەکێک بوو لەو بەرهەمە گرنگانەی لە هەر لە کۆن و تاوکو ئێستا خانمان هەم پیاوانیش زۆر گرنگی ئێن بە پێستیان بە قژیان، بۆیە ئەگەر ئەم بەرهەمانش تا ناوخۆیی بێت زیاتر تایبەتمەندی خۆی هەیە. ئەوەی کە جێگی خۆشحاڵیە لێرە کۆمەڵێک ستاندی جیاواز ئەمە پێم وابێت کۆمەڵێک شیرینی جیاوازە لێرە ئامادەیە، لێرە نانەقەیسی ئامادەیە، ئەم خاتونە لێرەیە. با بە کورتی پەیامی وەرگرین. سڵاو لێبێت، ئەم کاتەوە باش بێت. تۆ بۆ ماوەی چەندە بەشداریت کردووە لەم فستیڤالە و بەچی بەشداریت کردووە؟ سلااو بە ڕێزگان بەخێربێن بەسەر چاو هەروە ئەبینن ئیشەکان ئێمە ئیشی نانەقەیسیە بە ماوەی 5 ڕۆژ لەم فستیڤالە بەشداریمان کردیە. جۆرەکانی نانەقەیسی جۆرا و جۆردا یان یەک جۆریتان هێناوتە نێو فستیڤال؟ باڵێ جۆرە. بەڵێ ئەم دانەیە زرشکە هەروواکە ئەبینن ئەمەیە ئالوچەیە، ئەمە ئالو کێویە زۆر ترشە، ئەمیش دەنکە هەنارە. زۆر سپاس بە ئومێدی ئەوەی کە زۆرترین کڕیار زۆرترین بەشدار بوو سەردانتان بکات و بەشدار بێت. ئەی ئەمە چێ لێرەداتنەوە؟ ئەمە خەیاشۆرە، ئەمە ئیشی خۆمانە، ئیشی خۆماڵی خۆمان دروستمان کردیە لە ئێرانە هێناومانە. زۆر سپاس بۆ ئێوە. خۆشەویستان، لێرە بەرهەمەکان جۆرا و جۆرن. ئێستا کە نزیکە بینەوە لە بۆنە تایبەتەکان جلی کوردی و هێلک و کۆمەڵێک نەخش و نیگاری تایبەت لە نێو لەسەر هێلەکەکان دروست کراوەکە ئەوی کە وێنەکان ئەگوازرێتەوە، کاکەمالی هاوکارم وێنەکانتان بۆ گوازێتەوە. نەخشی زۆر جوان لێرە هەیە، بۆیە توی خانم ئەگەر ئەتەوێ ڕەنگا و ڕەنگی خۆت ئاڵواڵای خۆت لە بۆنە تایبەتەکانە دەرخێ توانی سەردانی نێو فستیڤالی بەهارکەی لە ناو کارگەی کللتور بۆی بە حەز و خولیای خۆت ئەو جلو بەرگانش بپۆشی کە خۆت خواست لەسەرەتی. خاتون چۆنی باشی؟ ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە پێم وان بێت میوەی وشکراوە تۆ گرنگیت پێیاوە، با هەر ئاوا بەدەستەوە بێ بۆ بەرچاوڕۆنی بینەران بزانم ئەم میوانە چۆن وشکەکەیتەوە، چۆن گرنگی دیابم بابەتە. باشە. ئەمانە میوە وشکراون. ئێمە ئەگەر بزانین لە ساڵانی ڕابردووە هەموو ئەو وشکانی کە هاتە ناو هەرێمەوانە لە وڵاتانی دراوسێ بۆمانە هات، وەکە ئاهاتە ئەم دیوانە بە مادی حافیزە بوون یاخود بە جیهاز و تیشکی سەروەنەوشی وشکرابوونەوەە. بەڵام ئێمە هاتین وتمان ئەوانە کە لە ڕووی تەندروستی ئەگەر سێرچ بکەیت تەندروست نین بۆ مرۆڤ. هاتین وتمان بۆشی بە شێکی سروشتی وشکینەکەینەوەوانە. ئەم میوانە ئێستا هەڵوژەکەمان ئەمە هەڵوژەی خەمزەیە، هەڵوژەی خەمزەی منتیقی شارباژێرە هێناومانە وشمان کرد بە شێوەیەکی سروشتی بەبێ موادی حافیزە بەبێ شەکر بەبێ جیهاز و تیشکی سەروەنەوشی و ئەمە شێوەیەکی تەندروستە و خەڵکیش ئاواهی مەسەڵ میوەکە تامی خۆی دەستنا ئەگەر بە جیهاز و شکێکی تەوانێ میوەکە تامی خۆی لە دەستەیە زۆر خۆش نابێت و زیاتر شتێکی پلاستیکی بخۆیت وا دەرەکەی، بەڵام ئێستا ئەمە تامی زۆر خۆشترە. بە کورتی پێم بڵێ چۆنی ئاوا بە ئاسانترین شێواز بەرهەمەکان وشکەکەیتەوە میوەکان؟ زۆر باشە. یەکەم جار هەندێک لە بەرهەمەکانمان لە جوتیارەکان وەرەگرین، خوان ئەیان هێن بۆمان ئێمە لێیانە کڕینەوەوانە، پاشان دوای پرۆسی شۆرنەوە و ئامادەکردنیان لە تیانەکەین. هەڵبەتە لەگەڵ ئەوەی کە ئێمە هەر خۆمان کارەکەین بە خێزانی کۆمەڵە خاتونی تریش هێناومان سەر کار کە لەگەڵمانە هاوکار بن و کارەکەمان لەگەڵا بکەن و ئەم میوانە پاشان لەتەکرێن و لە هەوای دەرەوەی دانانرێن بەڵکو لە ژوورەوەدا ئەنرێن و وشکەکرێنەوە. ئەمە قۆخە ئەمە سێوی سەوزە؟ ئەوە سێوی سەوزە. ئەوەش هەڵوژەکەمانە. زۆر سپاسەکانە خۆش بێت دوای این تامیەکەین بینەرانی خۆشەویستیش ئیشەڵا بێن بەشدار بن و زۆرترین بەرهەم لە ئێوە بکڕن. زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. کۆمەڵێک بەرهەمی تریش لێرە ئامادەیە هەم تایبەتە بە بابەتە وشکراوەکان ئەم خاتونە خۆشەویستە لێرە ئامادەی کردووە. جا بەرهەمەکان جیاوازن، پێم خۆشە بەشێکی تری ئەو بەرهەمانە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازمەوە. لێرە قاوەی تایبەتیشەیە، کڕیارە خۆشەویستەکان ئەگەر ئەیانەوێت قاوەیەکی زۆر تایبەت تاقی بکەنەوە ئەتوانن بێن نمونەی یەکێک لەو قاوانە وەرگرن کە لێرەش لە ڕێگەی یەکێک لە ستاندەکانەوە ئامادەیە. یەکێکی تر لەو بەرهەمانەی کە لە نێو کارگەی کللتور لە فستیڤالی بەهار گرنگی پێدراوە زۆر تایبەتمەندی هەیە. ئەو بەرهەمە وشکراوانی ترا کە ئێمە بۆ با بڵێن ژەمەکان زۆر گرنگی پێین بۆ بەرچای بەیانیان یاخود بۆ نیوشلا یاخود
کۆمەڵێک چەرەساتی تایبەتیش لێرە ئامادەیە مامەگیان سلااو لێ بێت چاوم بەخێر بە یاخۆ سەر چاوەکانم پێم خۆشە لەسەر برنجە کوردی پێم خۆشە لەسەر برنجە کوردیەکە قسە بکەین ئەگەر کاکەمال وێنەکانمان بۆ بگوازێتەوە ئێوە ئەم برنجانە لە کیۆ ئەیهێنن تا چەندە برنجی کوردی لە ئێستاە بە شێوازێکی باش ئەڵێن ئەمە برنجی کوردی خۆمانە و ئێمە توانی سوودی لێوەرگین بەڵێ وڵا ئەم برنجە کوردیانەی خۆمانە تەبعاً چێڵگەی خۆمانە هی کوردستانە بەڕاستی سوپاس بۆ خوا ئێستاکانێ بەرهەمەکان خەریکن زۆرە بن هی کوردەواریەکان خەڵق ئاشنا بێتۆ پیان بەڕاستی ئەم بەرهەمانەی کە ئەو برنجەی درێژ و مەحم و ئاحاکە ئەسا دەرخواردی خەڵکیان بە قورعان هەر هەمووی دەرمانە بالله ئێستا لە فەیسبوک دەرچۆ خۆزگە ئەدبینی ئەم برنجانە چۆن چۆنی دروستەکرێن هیچی مافی بە برنجەوە نییە ئەمەی خۆمان جێڵگەی خۆمانە بە پیت و بەرەکەت یعنی خوا داینا بەس بۆم نەوع زەرعاتانە شتێکی زۆر جوانە من دەمێکم لێ دوانە نەماوە خەڵک بێتەوە بەلای شتە کوردەوارەکانەوە ئەو پارەی کە یا بە دکتۆر بیا بەشتە کوردەوارەکان زۆر زۆر سەحیترە چاکتریشە بە کورتی پێم بڵە جۆری برنجەکان چییە کە لەم فستیڤالە خسووتانەتە ڕوو کە هاوڵاتیانی خۆشەویست بتوانن برنجێکی زۆر بەتام و با بڵێن هاڵە برنجی دەنەگدرێژ و برنجێکی کوردی تام و چێژی خۆشیە بێت ئەمە چۆنە جۆرەکانی وەڵاهی جۆرەکانی 6 جۆری هەیە برنجی کوردی تەمان من دەرەجە یەکەکەم لایە بڵێ دەرەجە دوم لایە ئەنج برنجی دەرەکدنێژی جوانم لایە برنجی ئەمبەری جوانم لایە کە لە چڵگەکانی خۆیان پەروەردەهاتەوە وەکو برنجی سەدری وایە بەڕاستی شتێکی زۆر نایە بە زۆر چاکە زۆر شتێکی قبول کراوە ئەنجا ئەم موادانەی ئێمە ئی خۆمان ئەزانی لەکوێ ئەچێندرە و لەکوێ ئەهێندرە و لەکوێ پاگەکرێتەوە بەڕاستی ئەوانەی کە هیچی نازانی لەکوێ پەروەردەیەکرە و لەکوێ ئەیێتەوە سپاس بۆ ئامادەبوونت مامەگیان بە ئومێدین زۆرترین کڕیار بە خۆشحاڵیەوە ئەوەی کە بەشداربووەکان ئاماژەی پێەکەن زۆربەی بەرهەمەکان ناوخۆیین کاڵای ناوخۆیین بەرهەمی ناوخۆین براندی ناوخۆیین بۆیە بە خۆشحاڵیەوە ئەو بەرهەمانەشی کە لێرن هەمووی بە ئەوەی کە بەدەست و پەنجە ڕەنگینەکانی خانمان لێرە دروست کرا و بەرهەم هاتووە لێرەش کۆمەڵێک زەیتی سروشتی هەیە خاتۆڕۆناگ لێرە زەیتە سروشتەکانی بەرهەمێنا و کۆمەڵێک بەرهەمی تریشی لێرە ئامادە کردووە با بە کورتی لێدوانێکی ئەمی ژوەرگرین خاتۆڕۆناک پێم بڵێ چ شتێکی جیاوازت هێناوەتە نێو فستیڤاڵی بەهارە سەرەتا بەخێر بێن بەیانیتان باش وەڵاهی ناگیان من بە بەرهەمەکانی خۆم بەشداریم کردووە بە لەم فستیڤاڵە شتەکانی من وە کەمیشە ناسراوە جار بەجار تازەگەریەکەم بەڵام شتێکی ئەوتۆ نییە بەڵام من لە بیدایەتەوە هەموو شتەکانم بە کوالێتێکی بەرز دروست کردووە دەسەکانە خۆش بێت بە هیوای بەردەوامی کە زۆر زۆر گرنگی بەم بەرهەمە سروشتیان و ئەم زەیتە سروشتیانە دەسەکانە خۆش بە خاتۆ ڕۆناک خۆشەویستان لێرە کۆمەڵێک بابەتی ئەکسوارات و بابەتی خانمانیش لێرە ئامادەیە وەک ئەیبینن بە هەمان شێوە کۆمەڵێک ستاندی تریش ئەمە شەر تایبەتە بە بەرهەمە خۆماڵیەکان گوێز و ڕۆنی کوردی و کۆمەڵێک بەرهەمی تر کە بەدەست و پەنجە ڕەنگینەکانی خانمان دروست کراوە بابینە ئەم ستاندە تایبەتەش ئەمەش زەیتی خۆشکرا و خۆیان وەکو زەیتی خۆماڵیە پێم بڵێ ئەم زەیتانە چۆن ئامادەتان کردووە ببورن زەیتون ئەم زەیتونە خۆماڵیانە چۆن چۆنی ئێوە تاموچێژێکی خۆشتانیاوەتێ بە خۆماڵی دروستان کردو خۆمان پێششی بەخێر بن بۆ کارگێکی سلێمانی ئێمە پێشەشی خۆمان بڵێن سوێریەکەین ئەنجا دوای ئەوە خۆشیەکەین بە ئیتر بەهش تامێک بێت بە تامی لیمۆ بێت بە تامی سرکە بێت ئیتر ئاوا خۆشیەکەین ئەمان ئێستا خۆم خۆشم کردو بە زەیتی زەیتون و بە معدەنووس و شویت و بیبەری تون تێیەکەم تێگەی با بڵێن ڕۆژکەیەکەم بەسەراشتێکی خۆشە ئەمە هەمان شت هەما لەم ڕەشە با بڵێن نەمەشەر بە هەریسە خۆشیەکەین بە تونترە تۆزێ ئەمەیان بە ڕووبە هەنارە تێگەی ئەمە جۆرەکان ئەمە ترشاتە خۆمانەیکەین تێگەی لە ماڵەوە تشات ڕووبانار و تەمەرهیندا ئەمەیان چەند بابەتێک تێکەڵە با بڵێن شیرینەکان هەڵوژەیە جێلاسە تەمەرهیندا ئەمە سیری حەو ساڵەیە ئێمە ئەمانەیترنەوە بابەتی جۆرەکانی بیبەرن تێگەی
کۆمەڵێک بەرهەمی جیاوازە بەڵێ ئەم مەحشار خۆمان لە ماڵەوە دروستەکەنم خیاری مەحشە بەڵێ هەر کەسێکی جیاوازە خۆش بێت خۆشەویستان پێما بێت لەگەڵ ژەمەکانی نان خواردنە هاوڵاتیانی خۆشەویست زۆر گرنگیان بە بابەتی زەیتونیش کە هەم لە ڕووی تەندروستیەوە کاریگەریکی زۆری هەیە وەکەوەی کە توێژەران ئاماژەی پێەکەن لە هەمان کاتە تاموچێژی خۆشیژەیە بە سفرەوخوانەکانمان و سەر سفرەوخوانەکانمان زیاتر ڕازێنێتەوە ئەم خاتونە بەرهەمێکی گرنگی دروست کردووە کە خۆی با بڵێن لە ڕۆحی بۆنەکە کۆمەڵێک بەرهەمی تریشی تێکەڵاو کرۆبزانم بەرهەمەکانی چیە و وەکو بۆن خۆشکردنێک بۆ ئەوی کە خانمان و پیاوان وکو بۆن بەکارێنن بەرهەمەکانی تۆ چییە؟ بەخێر بێن گیانەکەم بەرهەمەکانی من لە 100 ناڵم ئەتوانم بڵم لە سروشتیە ڕۆحی بۆنەکە وەرئەگرم و دوای ئەوە خۆم حازری ئەەکەم گرتنەوەکەی بەڵام من ماوادێک بەکار ئێنم کە ئەو تایبێتە ناتوان بیڵم لەبەرەوەی کە مشتەکان بێنەوە بۆ لای خۆم بەڕاستی ڕوحی بۆنەکەیە مجموعەیەک گوڵا و شتێکی تری شتێکەڵ ئەەکەم بەڵام ناتوان ئەویان بڵم چکەوە تایبێتە بەخۆم بەڵام گرنگ ئەوەیە کە بە کۆمەڵێک بەرهەمی سروشتی بە پێکاتی سروشت بۆنەکەش بۆ تۆ دەستکەم خەیچێکە زۆر خۆشە زۆر باشیش ئەمانێتەوە هەتا ئەمێنێتەوە خۆشتر ئەبێ بەڵێ شەریکە لۆریسیشم هەیە ینی بابەتەکانی ئەویش عەرزەکەم و ساندم هەیە لە ڕەنگەلەری یعنی زیاتر ئەوان ئەناسێنم هەرچەنە خۆی زۆر ناسراوە لۆریس بەڵام من زیاتر هەر لەم فیستیڤالانە شتێکی زۆر باشە بەجددی من پێشتر نەم ئەتوانی ینی بەشداری بکەم بەڵام ماوەی 3-4 مانگە بێ بەشداریەکەم بەڵام ئیسفادەیەکی زۆر باشم لێ کردووە سپاس بۆ تۆ جابا بۆنی بکەم وڵای بۆنەکەی خۆشە ئەمە بۆنی چی و چییە؟ ئەوە بوونی گوڵێکە خۆی ناوی میدنایتە بەڵام من گوڵێکی ترن تێ کردووە لەگەڵ ئەو مادی تایبەتە بەخۆم دەست خۆش سەرکەوتوبی بە خۆشحاڵیەوە خاتوونەکانیشمان لە ئێستا زۆر گرنگی ئێن بۆ بەرهەمانەی کە خواستێکی گرنگی هاوڵاتیانی لەسرە لێرەش کۆمەڵێک ئێکسوارات و بەرهەمی تر لێرە ئامادەیە هاتون چۆنی و سەرقاڵی چی بووی؟ باشی گیانەکەم خستنی مێزی هاوڕێکانم باشە پێم بڵێ تۆ ماوەیەکی زۆرە سەرقاڵی کاری دەستڕەنگینی ئەم ساڵ بە جیاوازتر پێم بڵێ ئەم کەنزیکە بینەوە لە وەرزی بەهار سە لە مانگی سیین خواز لەسەر چی و چی هەیە خانمان حەزیان لە چییە؟ ئێستا لە ئێستا خواز لەسەر تاقم زۆر هەیە کە تاقمەکەیان پشتێن و گوارە و ملیۆنکەکانیان وەکو یەک بێ و خواستیش لەسەر هێل و مێخەک زۆرە هەرچەنەوە پاریش هەبوو بەڵام ئەم ساڵیش بەڵام مۆدلەکانیان گۆڕیوە شملیشمان هەیە شملی زۆر خەڵک حەزیلێتی بەدەستبەند و مل و پشتێن خۆش بێ خۆش بێت سپاس بۆ بەردەوامیتان بەڵێ خۆشەویستان ستاندەکان زۆرن بەڵام ئێمە بەشێکی ئەم ستاندانەمان بۆ ئێوەی عزیز و خۆشەویست گواستەوە ئەم فستیڤاڵە تاوکو ڕۆژی یەکشەممەش لانەی و کارگەی کللتور بەردەوامی هەیە بۆیە ئەگەر تاوکوی سەردانی ناو کارگەی کللتورت نەکردووە ئەتوانی بیتە ئێرە ڕۆژانە لە کاتژمێر تاوکو کاتژمێر دەی شەو دەرگای فستیڤاڵی بەهار لە ناو کارگەی کللتور بەردەوامی